لە ساڵی 1990 لە ئیتیفاقیەکەی ئیسلامابادی ئێرانە کە محەممەد باقر الحەکیم و جەلال تاڵەبانی ئیمزایان کرد ساڵی 1990 لەو زەمەنەوە یەکێتی بووە بە ڕقەمی ئێران لە معادلەی کوردایەتیە. کۆمەڵیش بە خەتی مامۆستا عەلی باپیر لە کاتی بزوتنەوەشە بوو بە خەتی ئێرانیزم لە ئیسلامیەکانە. ئەنجا ئەم دوو خەتەکە وەختی دێنە پێشەوە کامیان خزمەت بە ئێران زۆرترەکە، ئەو منجەی ئیسلامیەکان هەتا تەنفیزی مەشروعەکەکەن تا اختیالێکەکەن تا شتێکەکەن یەکێتی بیستی وا ئەکا پێشەوەی ئەوە بکات. یەکێتی نەوتەکەی بە خۆڕایی هەمویان ئایانداتێ. فەرقەکە لەمەیە ئێران دوانی لە بەردەستایە مناڵێکی معوقی نووزە نووسکەر کە کۆمەڵە، یەکێکی تری منەفیز ئەفەندم حازرم ئاغا جوون ئامادە ئاستان ئێکا کە ئەوانەی یەکێتی لە هیچ ناگەڕێنە. ئەم عائیلەی خانەوادەی حەقیرەی جەلال تاڵەبانی ئەو تووتکانەی بەجێ هێشتوون برا ئەوانە هەمویان لە منەفیزترن. بەخوا ئیسرائیل زەلامی وای دەست ناکەوێت لە هەموو عەرەبە. لەبەر ئەمانە لە 151یان دا بە حەشدی وەحشی زۆنی سەوزەکەشیان هەموو دابەوان. ئێستا لاهوری شێخجەنگی مەجالەکانی هەموو کردوتە بۆ حیمای ئێرانیەکە. 51 مەرکەزی ئیطلاعات لەناو سلێمانیە هەیە کێ ئەمانە پارێزن. ئێستاژە و مەشروعە لە دیموکراتە دەن بۆی پارتی مەجبور ببێت دیموکرات بباتە ئەو بەری دهۆک کە بردێ دهۆک دووریانە خەنەوە لە خانێ دووریانە خەنەوە لە ڕۆژهەڵات ئەمان دەستیان نایانگاتێ هەروەکو کە تورکیا پەکەکەی دوورخسەوە بۆ قەندیل. ئەنجا بە پارتی لە پەکەکەیدا ئێران ئێستا دیموکرات ئەباتە دهۆک دوایی بە پەکەکە لە دهۆکەوە لە دیموکراتەدا خۆی کافیە بەوەندەی هەڵیان کەنێ لەوێ. لەبەرەوە ئەم مەشروعە سیاسیانە ئەبێ ئینسانی موسڵمانتیایە سادق بێ. ئێمە ئەمانە داگیرکەری وڵاتی ئێمن، ئەمانە مخالیفی مەذهبی ئێمن، مخالیفی دید و ڕوئەی ئێمن. ئێمە خۆ بە هەوانتە ناڵێنەوە عایدی ئێرانە و مەشروعی ئێرانە. بەڵام ئەم دوو منەفیزەی هەیە کامیان بۆ کابرای قاسم سولەیمانی باشە. قاسم سولەیمانی مامۆستا عەلی باپیر ئەگەر بژمرێ خوا عومری درێژکە نایەتە سەر گۆڕەکەی بڵێ مجاهیدی بزرگ ئەغای عەلی باپیر فەرقی نەکردو لە نێوان عەرەب و تورکمان و بەڵام هاتە سەر گۆڕی جەلال تاڵەبانی وتی مجاهیدی بزرگ یعنی مجاهیدی گەورە. ئێکاکە مجاهیدی گەورەی وایان دەست نەکەوتوتەوە لەو زەمانەی عەبدوڕەزاقی کوڕی نەهری بڵێم کوڕی شێخی نەهری کە تابعی ڕووس بوو لەو سەردەمانەوە هیچ کەسێکی وەک جەلال تاڵەبانی نەهاتۆتە پێشە داشی دامای هەموو کەسێک و ئەخیرەن سەر بە ئێران بێ.